ئێمە لە شارۆچکەی بەردەقارەمان ئەوسانە پیانەوت باینجان لەوێ دانیشتین بەڕاستی ئەمە سێ شەو پێش ئەوەی کە ڕاپەڕین ببێ ئیزعاکەی گەلی کوردستان تەبعاً خەڵکی ئاگادارە کردەوە و نیدای لێدا بۆ شوێنەکان و شوێنی ئاگادارە کردەوە مەفرەزە داخلیەکان کە لە سنووری ڕانیا 5 مانگ ڕاپەڕین کرا ئێمە 6 مانگ بەیانەکەی زوو لەبەرەوەی خەڵکی پشدەر و ئەو ناوچانە زۆر هەبوو لە سنووری ئەمە و خەڵکی بازیانیش بە ئام هەمومان بە تێکڵاوی هەستان داڵما کوتای سەردام و دەستگاکانی ڕژێمی بەعز ئەم سنوورە هەمووی حکوومەتی باسیتیا بوو تا سلێمانی و تا دەربەنی بازیانیش بوولاوە دوای ئەوە ئیترەوە بوو لە سنوورەکانی تر لە باینجانەوە بۆ تەیناڵ و بازیان و ئەم سنووری دۆڵی بازیانە بە ئام ڕزگار کرا بەڵام دەربەنی بازیان مەعسکەری دیا بوو ئەو کاتە مەعسکەر لە دەربەنی بازیان بوو تۆبارانی ناوچەکانی ئێمەیە کردەوە دوای سەیتەرێت تاسوجەش حکوومەتی عێراقی تیا بوو تا درەنگانێ یعنی ئێمە لەم بینە توانیمان قەتعی علاقاتی حکوومەتی عێراقی لەگەڵ سلێمانیا بکەین گرنگی زۆر بوو لەبەرەوەی کە ئەگەر ئەمە نەبووایە حکوومەتی عێراقی هێزیە نار بۆ سلێمانی سەر و ڕێز و نەوازش دانەوێنم بۆ شەیدانی ڕاپەڕین و سەرجەم شەیدانی کوردستان وەفاداریمان بۆ بەشداربووانی ڕاپەڕین من ئەمەوێ سەبارەت بە سنووری بازیان بە کورتی قسە بکەم ئێمە ناڵین شت نەکراوە بەڵام لە تمۆحی کۆمەڵانی خەڵکی سنووری بازیانان نییە 50,000 نفوسمانەیە لە سنوورەکەیە تەبعاً 20,000 دەنگ دەرمان هەیە گەنجێکی زۆری بێکارمان هەیە لە حەقی لە سنوورەکەیە و لێرەوە لەم کەناڵی بەڕێستانەوە داواکەم بازیان زۆر لە مێژا ئێمە داوا ئەەکەین بکرێ بە قەزا بەڕاستی خەڵکی بازیان داوای ئەواکەن نەحەی بازیان بکرێ بە قەزا لە چاو نەحێگانی کە نفوسی شیکەمە بە نسپێکی کەمەوە کراون بە قەزا یعنی ئەمە غەدرێکی مێژووی لەبەرەوە داوا ئەەکەم لە حکوومەتی کوردستان و سەرکردایەتی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان بە پەلا بڕیار لەسەر ئەوە بدرێ و هەوڵ بدرێ بۆ ئەوەی کە ئاوڕی جدی لە بازیان بدرێتەوە بە سەرپەرشتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەم ڕاستیە لەو کاتەیە کە ئەو ئینتیفازەیە کرا بەڵی ملت کردی بەس چییە سەرپەرشتی و داینمۆنەکەی یەکێتی نیشتمانی کوردستان بوو کە ئێمە هەڵساین لەبەر ئەو زڵم و زۆرە خەڵک هەڵسا لە ڕژێمی بەعەز لە ناوچەی بازیان بە تایبەتی لە تەیناڵ ئێمە سەر جادەی تەیناڵ بەینی سلێمانی و بڵین کەرکووکمان گرت لەو کاتە ئەسکەریەکی زۆرمان کەوتە ژێردەست سیارەیەکی زۆرمان کەوتە زەردەست دوای ئەوە کە جادەکەمان قەتع کرد بۆ ماوەیەک ئینجاکە شوینە سەر نەحەی تەیناڵ ئەو کاتە ئستیخباراتی لێبوو ئەمنی لێبوو شۆرتەی لێبوو ئەوانە هەموو دەست بەسەر کران و جیران ئیتر لەو کاتە خەڵکەکە زۆر بە جۆش و خرۆشێکی زۆرەوە هەڵسا پەلەمانی ڕەبایەکانی بازیانی هەموودا بە درێژایی قوڵایی بازیان ئەو ڕۆژە هەموو پاکرایەوە ئێمە وەک هێزی شەشی کەرکووک کە کوێخاسیروان ئامرێزمان بوو بەشداری ڕاپەڕینمان کردووە کاتێک کە هاتین مەوێ سوپاس و ئەوە بکەم هەڤاڵانی بازیان دەور و تەسیرێکی گەورەیان هەبوو لەو ڕاپەڕینەیە ئێمە هاتینە سەر حازری بەڕاستی ئەوەی کە کرابوو جەماوەری بازیان کردی ئێمە پێشمەگە دێرینەکان هاتینە بازیان هاتینە سەر حازری ئەمان ئەویان کرد و بەڵام ئومێد بەخشەکە ئەوە بووە خەڵک بە ئومێدەوە ئەمەی کرد و دەستکەوتەکانی شەندێکی هاتۆتە دی وەکو زانکۆکان کراوە حکوومەتی هەرمی لێ تشکیل کرا هەڵبژاردنەکانی سەرتاسەری کوردستان کرا کۆمەڵی لەم شتانە هاتۆتە دی بەڵام ئێستا هەندێکم و کۆڕی هەیە بەڕاستی لەم کەناڵە پیرۆزۆ ئەمەوێت داواکاریم ئەوەیە بۆ ئامی خەمە لە قسەی خەڵکە مەسەرەن ئێمەکەیکەین ئەوانەی کە ڕاپەڕێنی بۆ کرا هەندێکی هاتۆتە دی ئەوەی کە ناهاتۆدەدی داواکارین جێبەجێ بکرێت بازیان دەورێکی زۆر کاریگەریە بۆ چونکە بازیان فەقەراتی هەموو شوێنەکانی ئێمە و ئاوا هەتا ئاچوتە حدودی ئێران هەر هەمین دام دەستگای حکوومەتی بەخشیتیا بوو هەموو عسکەریەتیا بوو لە هەموو شوێنەکانە زوڵم و زۆری حکوومەتی بە عەزوای لێ کرد خەڵکەکە بڕقوتێنێکی وا و هەڵسا ینی گوێ لە هێشت تێ نەگرت پەیامم بۆ گەلی کردو بۆ حکوومەتی هەرێمەوەیە کە خانەوادەی شەهیدان لەبیر نەکات و پەیامم بۆ ئەوە هەیە ڕازگۆیی و ئیدارەیەکی سربەخۆی سیاسی لە کوردستانە جێبەجێ بکەن بۆ ئەوەی ئاواتی شەهیدان و بەرنامەی ڕاپەڕینی مێژوویەکەی گەلی کوردستان لەم ڕۆژەیە یاد بکرێتەوە بهێنرێتە دی پیرۆزبای خۆمان لە کەسوکاری شەهیدان لە هاوڵاتیانی بازیان کە لە 29 ساڵ لەمەوە بەرو لە ڕۆژی وەک ئەمڕۆیە ڕوبەڕووی ڕژێمێکی داگیرکرد ڕژێمێکی فاشست بوونەوە و بە تێک ڕایچین و توێژەکانەوە ڕاپەڕین بەرامبەر بۆ منەمێ لێرە ئاماژە بۆ بکەم کە لێرە داوای لێبوردن لە
هاوڵاتیانی بازیان لە کەسوکاری شەیدانەکەین کە بە بۆنێ ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوە نەمانتوانی کار و چالێکەکانمان وەکو ساڵانی ڕابردوو پەرە پێ بدەین ئەوش لە پێشانگای شەهیدان و لە تابلوی شەهیدانی ڕاپەڕین کە هەڵواسراوە لە شارڕێی بازیانە لەگەڵ ئەوەی هەڵمەتی نەمام ناشتن و کار و چالاکی وەرزشمان هەبووە لەم ڕۆژانەدا بەڵام بەداخەوە ئەم ساڵ کە بە بۆنێ ئەم وەزعەوە نەمانتوانی و لەبەر ئەوەی کە ویستمان ڕەچاوی تەندروستی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی بازیان بکەین دیارە بازیان ئەو ناوچەیە کە توانیتی پرۆسەی ڕاپەڕین سەر بخا بەسەر دوژمنە دووەم ناوچە بوو لەسەر ئاسی هەرێمی کوردستان کە ڕاپەڕینی لێرە بەرپا کرد ئەم خەتی تەماسی بینی کەرکووک وەتوانم بڵێم سلێمانی ئەگەر ڕۆڵی خەڵکی بازیان نبووایە ئەو کاتە ڕاپەڕین سەرکەوتو نابوو بەڵام بەداخەوە هەموو ساڵێک ئێمە لە بۆنەکانی وەکو یادی ڕاپەڕینی مەزن زۆرترین چالاکیمانە بۆ بەڵامی ساڵ بە بڕیارێک لە وەزارەتی تەندروستیەوە کە نەبوو تەرجەمە بکەین بەداخەوە بەڵام خەڵکی بازیان ئەو خەڵکەیە کە توانیتی ڕۆڵێکی بەرچاو گرنگیە بێت کە دووەم ناوچەیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان ڕاپەڕینی کردووە بۆیە ئومێد دەکەین کە ئیساژێکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی کردووە وە سەرکەوتوو بۆ من پێشەکی پیرۆزبایی لەسەر دەمگەلی کوردەکەم بە تایبەتی خەڵکی بازیان و جەماوەری ڕاپەڕین دەواازی ڕاپەڕین ژنشان بەشانی براکانمان ئێمەش هەموو وەکو براکانمان بەشداریمان کردو لە ڕاپەڕین کە من شانازی بەوەکەم کە یەکەم شەهیدمان ژن بووە لە ڕاپەڕین ژنانی ژۆک و پیاوان شان بەشانی پیاوان بەشداریمان کردو بە هەموو شێوەیەک ئیتر لە هاوکاریەوە لە چوونە سەر ڕەبایەکانەوە لە حتا لەوەش کە عسکەرەکانی حکوومەت کە هاتن ڕژێم هاوکاریانە کردن و ئاوشتیان بۆ ئەبردن و خزمەتیان بە خەڵگە کرد.